شوێنی کە هیچ ناڵێ ئێمە بەس گوێمان لە فاتحە بێ فەرمووی ئەو دوعای خوێن اللهم باعد بيني وبين خطاياي كما بعدت بين المشرق والمغرب تا کۆتایی دوعاکە ڕوونواشکرا زۆر لەسەری ڕۆشت دوعای افتتاحی پێ ئەوترێ ئەنجا سوڕەی فاتحە ئەمان گوێیان لێ بوو بۆیە فەرمێ فاتحەمان گوێ لێ بوو یعنی و دوعامان گوێ لێ نابوو وەدەنگی نزم بوو جاریان من نوێژە بیستم لەو سەر دوعاگا پێنە گوێم لێ بۆ منیش نییە دەنگ بەرزکەمەوە تۆ گوێ لە دوعاکە بێ تدو بۆ دەنگ بەرزەکەیتەوە لە نوێژە پاشانە فەرمێ فإذا ركع دعاء ركوعية برد طبعا كركوعش يبرد دسي برزة كده الله أكبر انجاد شو ركوع الله دسي لي ربوه همي لا الله دسي لي ربوه انجاد شو تركوع أفرمي ناو لبي دستي أنا بكلاوي جنو دسي طمكر لتشوار دوري أجنوي أو ركوع يبرد أو حديثيك هاتوا فرمي بن بالو بالي بوشايتي يخس ما بس يوني آواي كرد بها وكو هندك اسكايكا ما بس يوي آواي نكردوهم ئاوا ڕکوع دەسی بەخۆیەوە بێ نا ئەو بۆشاییت یا بووە کە احتیاج ئەگەر دەسی وادارێن بۆشایە دروستە بێ هەندێکە زەرکوع ئاواکە جێتوە تەسکەکاتەوە یا کەلەکە ئەژنە نیشتی پێوارێ خەریکە کەلەکەەوە بڕێ بە وانییە غەڵەت حاڵی بووی وانییە هەموو ریزەکە وا بکە جیانە بێتەوە جیانە بێتەوە لە ریزەکە هەمووی پاڵ نەبێکەوە وانییە غەڵەت حاڵی بووی وانیە کاکە دەسێ لە خۆ ئاوا تەجاوز ناکابرا دەسێ هەر لە جێی خۆیەتی بەڵام نەشە نووسانەوە بەخۆتەوە ئاوا وەکو هەندێک کەس خۆی بچووکاتە نووسێنە بەخۆی ئەبۆ شۆ ڕکوعی بردووە ئەی پشتی چۆن بووە سەحەڕە ظەهرەهو پشتی ڕێک بوو عایشە خاتوونە فەرمێ ئەگەر ئاوە لەسەر ڕۆکردایە پشتی ناڕژە ئەو نەڕێک بوو پشتی ڕێک بوو کە ئەو باشترین ڕێوازەشە بۆ پشت ئەی سەری چۆن بوو ئەفەرمێ نەسەری ئاوا لێ کرد هەیە لە ڕکوعا سەیری پێشەوانە نسريشي داعس السيري ناو قلي وقاشي بكا هي او انا معجبي قاجي خويتي لركوع سيري بنجاني قاشي وحاجني بيو انجا سيدو اوجكا هي قوزي جبته اما ركوعني امره ركوعي رسول الله صلى الله عليه وسلم وشوبوها تا ركوعي هنا ام فرموده دعاء وافر مسري برزه كردو فرمو سمع الله دسيلي رب لمن حمده داعي قرتب ربنا ولك الحمد زياتري لوجهتها حمدا كثيرا طيبا مباركا فيه ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما ومن ما شئت من شيء بعد بزوري أوي بتوا هند جال لشوني جاء أهل السناء والمجد حق ما قال العبد وكلنا لك عبد لا مانع لما عرفت ولا مطل لما نعت ولا فقد جدي منك جدت أي رشد أبو شيو أوش سربرس كدنا إلى ركوعي أن جدوا أو شو بو سجدة أبيش دو حديثي لسرة يكي كان الله وكو وشتر مرون یەکیشیانە لە دەستی پێشخستو قاچی ئەژنۆی پێشخستووە تاوەکو پێش دەستی یەکیشیانە فەرمێ دەستی پێشخستووە هەردوو حەدیثەکە ضعیف کراوە هەردوو حەدیثەکە بۆیە چوون بۆ سوژدەش ئەژنۆ دانەی کێشەو نییە لەپی دەستیش دانەی کێشەو نییە لە پێش هیچی کێشە نییە ئەمانە هەردووکی دروستن هەردووکیشی تەواوە باشە ئەوە ئەوی سوژدەی چۆن بردووە لەسەر حەوت ئێسک لپی دەستەکان خۆی فەرمێ لە صحیح مسلمە فەرمانم پێکراوە لەسەر حەوت ئێستا سوژدە بەرم لەپی دەستەکان پەنجەکانی ڕۆ سوژدە دانا ڕۆ قیبلە داناوە بەڕێکی بۆشایی هەبووە لە بینی پەنجەکان یا پەنجەیەوە لێ نەکردووە بینێ بەیەکەوە لە سوژدایە بۆشایەکی کەم هەبووە ئاواشی لێ نەکردووە بۆشایەکی کەم باشە لە ڕێکی شانەکانی دایناوانەی بردوتە پێشەوە نشی بردەتە دواوە لە ڕێکی شانەکانی لە گوێچکەیەوە هەتا ئێرە لەم ڕێکانە دایناوە نبردوێتە پێشتر نبردوێت دوات ئەمی هاتووە